سڵاوتان لێبێتەوەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم و هەروەها لەگەڵ ئەمیر هاتوونەتە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەرنامەی ئێمە بینەرە. سپاس گوڵناگیان لامی شۆسڵاتان لەبێت ئازیزان و خۆشەویستان هیوادارم کە لە هەر کوێیەکەن ساغ و سڵامەت بن و مەجالی ئەوشتان هەبێت تا کۆتایی بەرنامەی هەفتەیەش بینەر و بیسەرمان بن هەر وەکڕەواڵی هەموو هەفتە گوڵناس بەرنامەش یەک دوو بابەت بەڵام زیاتری نامەی بینەرانی عزیزمانە کە بەدەستمان گەشتووە ئێمە ئێوەی خۆشەویستیشی لێ ئاگادار دەکەینەوە. بەڵام ئەوەڵین بابەتمان دەست پێ دەکەین گوڵناس بەشداری بەرینی خەڵکی کوردستان لە ڕێوڕسمەکانی ڕۆژانی سەری ساڵ و نەورۆز هێشتا لە سوسیال میدیا و کۆڕ و کۆمەڵەکاندا جێگەی باسە. ئێستا زۆر کەس گومانی لەوە نییە کە ئەم خۆشە جەماوەریە لە هەموو ناوچەکانی کوردستان ڕاستە بە بیانی نەورۆز بوو، بەڵام زیاتر لە شادی و سەماکردن ناڕەزایەتی دەربڕینی خەڵکێک بوو کە مافەکەی کولتورەکەی تەنانەت جلوبەرگ و زمانەکەی ساڵانێکی درێژە لەلایەن کولتوری پاوانخوازی دەسەڵاتی ئێرانەوە سوکایەتی پێکراوە و نەکۆڵی لێکراوە. ئاهەنگەکانی نەورۆز لە ڕاستیدا خۆنواندنێکی بەهێزی بزوتنەوەیەکی مەزن و کۆمەڵایەتی بوو بۆ ئەوەی ڕایگەێنێ من هەم دژی ئینکارم، دژی سەرکوتم، دژی بێمافیم. لە ڕاستیدا دەتوانین بڵین ناڕەزایەتی دەربڕین لە شکلی سەماکردن بوو بەرامبەر بە سەدەیەک سوکایەتی پێکردن و کەمڕوانین و بە حساب نهێنان. بەڵێ ئەمیر زۆر ڕاستە لە هەمان کاتدا ڕێوڕسمەکانی نەورۆز واتە ئەوەی کە خەڵکی کوردستان بەڕێوە بن ناڕەزایەتی بوو دژی کولتورێکی دواکەوتو کە شادی تێدا قەدەغەیە سەماکردن حرام و بە یەکێک لە گوناحە گەورەکان دادەنرێت. هەر بۆیە دەبیسترا کە کۆنەپەرستان و تاریکبیران خەڵکی کوردستانیان سەرزەنش کرد و ئەڵبەت بە دروستی وتیان کە نەورۆز کولتوری ئیسلامی نییە، بەڵام لە بەرامبەردا خەڵکی کوردستان ژن و پیا و پیر و لاو بە جلوبەرگی ڕەنگاوڕەنگ وەکو سروشتی ڕەنگاوڕەنگی کوردستان نەورۆزیان بە دابوونەریتێک و کولتوری خۆیان زانی و بە شۆر و شۆقەوە دەست لە نێودەستیەک سرودی ئازادی و بەرابەریان وتەوە. لە ڕاستیدا شادی و سەمای ئەم خەڵکە بە ناوەڕۆک دژایەتی و ناکۆکی لەگەڵ هیچ کەس و هیچ یاسایەک و هیچ شارستانی تێک نییە جگە لە کولتوری ئیسلام و پارێزەرانی تاریکی نەبێت. بەڵێ ڕاستە گوڵناس لە نەورۆزی ئەم ساڵ خەڵکی کوردستان جارێکی تر شادی و سەما ئازادبیری گەشاوەیی و مرۆڤایەتیان لە جێگەی تاریکبیری و کولتورێک نمایش کرد کە سەدان ساڵە هەوڵ دەدات بە داسەپاندنی کولتوری سەدەکانی ناوڕاست و بڵاوکردنەوەی بیری کۆن لە کوردستان کولتور و مێژووی پڕ لە خەبات و ڕاوستانی ئەم خەڵکە پەراوێز بخات. خەڵکی کوردستان چاک دەزانن کە شادی و سەمایان بۆ چییە، دەزانن کە مەراسمە ڕازاوەکانیان لەسەر مێشکی بۆگەنی تاریکبیران لە ئێران و کوردستان قورساییەکی هەیە، هەر بۆیە هاتنە مەیدان و تا توانیان شێوازێکی جوانیان لە هاوپشتی خۆیان لە شکلی شایی و هەڵپەرکێ هێنا سەرشانەوە تا بڵێن عشق بە ئازادی و بەرابەری زیندووە و قەت نامرێ. نیشانیاندا کە کوردستان جێگەی کەسانێکە کە بیر لە ئازادی و بەرابەری دەکەنەوە، بیر لە ژیانێکی بەختەوەرانە دەکەنەوە. بۆیە نەورۆز وەک هێمای هەستانەوە و بۆ ئەم داهاتووە گەشەیان جەژن گرت و شاییان کرد. دەبێ بێژین نەورۆزی ئەمساڵ جارێکی تر نیشانیدا ئێرە کوردستانە نەک تاریکستان. نەورۆز جێژنی خەڵکێکە کە ڕوویان لە ڕووناکی کردووە. نەورۆز ڕۆژی یەکگرتنی خەڵکێکە کە لەگەڵ نوێبوونەوەی سروشت دروشمی ژن ژیان ئازادیان وتەوە. هەر بۆیە نەورۆزی ئەمساڵیش لە کوردستان دیسانەوە بە گڕوتینێکی زۆرترەوە دروشمی ئازادی و یەکسانی و ئاڵای مرۆڤایەتی بەرزکرایەوە تاکو ئینسانیەت و مافی ئینسانی لە ئاسۆی ئەم بزوتنەوەیە بدرەوشێتەوە. بە کوێراوی چاوی دوژمنانی ئازادی و بەرابەری زۆرتر کۆ دەبینەوە، زۆرتر شایی دەگەڕین، زۆرتر سەما دەکەین و زۆرتر دەستمان لە نێو دەستی یەکتر دەرین بۆ داهاتوێکی گەشت. بەڵێ هەر بەم بۆنەوە پێما بێ لەم بەشەدا بچین بەڵێ لە ئاهەنگەکانی نەورۆزی ئەم ساڵ دووبارە ببینینەوە دواتر دێنەوە نامەکان دەست پێ دەکەین. فەرموو. وصالي تازيا وأكرد قلوهون وصالي تازيا وأكرد قلوهون كل أرو جنجنا جنجنا تابيروس كل أرو جنجنا جنجنا تابيروس
سجنش موانو خاص باودگی بسوزه سجنش موانو خاص باودگی بسوزه صالي تازة في راس سيران يا شابلان خلقي كل دواري إيراغ بيا إيران خلقي كل دواري إيراغ بيا إيران وصالي تازة يا وأكرد قلوهون وصالي تازة يا وأكرد قلوهون كل أرو جنجنا جشين تافي راس كل أرو جنجنا جشين تافي راس سجنش موانو خاص باودگی بسون سجنش موانو خاص باودگی بسون متنی بچنی سازی سازنی آوازی شاقا قلتو بازی جامعی تجوازی متنی بچنی سازی سازنی آوازی شاقا قلتو بازی جامعی تجوازی وصفو جوانیا كاوتو بسواس كرمي رازي وصفو جوانيا كاوتو بسواس كرمي رازي وصالي تازيو وكردو قالوهون وصالي تازيو وكردو قالوهون كل أرو جنجنو جشين تابيروس كل أرو جنجنو جشين تابيروس سجنش موانو خاص باودگی بسون سجنش موانو خاص باودگی بسون بەڵێ هەر وەک پێشناوبڕەکە باسم کرد دێنە سەرنامەکان ئازیزان خۆتان ئاگادارن وە گوڵناس خۆشت ئاگاداری دەستپێکی دانوستانی کۆماری ئیسلامی لەگەڵ ئەمریکا بۆتە جێگەی باس و مشتومڕی سیاسی لەم بارەیەوە ئێستا نامەی کاگرەسوڵمان لەبەردەستە کاگرەسوڵ نووسراوەیەکی بۆ ناردوون کە ئێمە بەداوای لێبوردن کورتکراوەکەی لێرە دەخوێنینەوە نووسراوەکە لە ژێر ناوی دانوستان لەگەڵ ئامریکایە معاملەیەک لەسەر خەڵک بەڵام بەبێ بەشداری خەڵک هاتووە کاگرەسوڵ نووسێتی لە مانگی مارسی 2025 نرخی ریال بۆ نزمترین ئاستی مێژووی خۆی دابەزی ئەم دابەزینە تەنها سەرژوورکردنی ژمارەیەک نییە بەڵگەیەکە بەڵگەیەک لە داڕمانی ئابووری نیشانەدات کە نەڕێکەوتە و نەسروشتیە بەڵکو ئەنجامی ڕاستەوخۆی سیاسەتی دەسەڵاتی سیاسی و خۆتزیینەوە لە بەرپرسیارەتی و دژی بەرژەوندیەکانی خەڵکی ژێرستەمی ئێرانە یعنی کاتێک دولار هەڵدەکشێت ژیانی خەڵکی ژێردەستیش دادەکشێت کاگرەسوڵ نووسیوێتی هاوکار لەگەڵ نووسینی ئەمدەقا لە لۆبی هۆتێلەکان و لە ژوورە پراوێزەکاندا نوێنەرانی کۆماری ئیسلامی سەرقاڵی دانوستانن لەگەڵ ئامریکا لەگەڵ هەمان ئەو هێزەی کە بە گەمارۆ بێوێنەکانی و دژە مرۆییەکانی ژیانی میلیۆنها مرۆڤی بێتاوانی بە بیانووی گەمارۆدانی سەرانی ڕژیم تاڵ کردووە بەڵام هەمان ڕژیمی گەمارۆدرا و ئێستا دووبارە لەگەڵ هەمان شەیتانی گەورە کەوتوتە گفتوگۆ هەڵبەت نە بەهۆی مافی پێشێرکراوی خەڵکی ژێرستەم و ئەو کرێکارانەی کە چەند مانگە موچەیان و حەقدەستیان دواکەوتووە و یان نە بەهۆی بنەماڵە کرێکاریەکانەوە لە کرێکارانی ناشترا و لە کانگاکانیانە و کرێکارانەی کە بێ ئەمنیەتی گیانی و کاری و بۆ ژیانێکی سادە سێشیفتە کار دەکەن بەڵکو ئەم دانوستانە بۆ کۆنتترۆلکردنی بارودۆخێکە کە کۆماری ئیسلامی ناتوانێت کۆنتترۆڵی بکات یان کەڵەکەبوونی ڕق و بێزاری هەمان خەڵکی ستەمدیت و کە لە تەقینەوەدایە و کۆماری ئیسلامی زۆر لێی نیگەرانە بەم جۆرە بەنیازە زەختەکانی دەرەوە کەم کاتەوە تا بتوانێت زەختەکانی ناوخۆی کۆنتترۆل بکات بەڵێ کاگرەسوڵ لە درێژەدا نووسێتی لە دانوستانەکانی ساڵی 2015 و دوای واژۆکردنی بەرجام لانی کەم 29 میلیارد دلار لە داراییە بلۆکراوەکانی ئێران ئازاد کرا دەسەڵاتی ئیسلامی ئەوەی ناوناوە وەرزی گەشەکردن بەڵام لەم بەناو گەشەکردنەدا ئەوەی بەرکرێکاران مامۆستایان خانەنشینکراوان و توێژە ژێرستەمەکان دەکەوێت
گرانی و بێکاری و نەبوونی ئەمنیەتی کاری بوو و قازانجی سەرەکی بۆ گیرفانی دامەزراوە ئەمنیەتی سەربازی و حەوزەکان بوو. ئێستاش بەنیازن ئەم جارە شوا بکەن تا کۆماری ئیسلامی گیانێکی بێتەوە بەر بۆ سندنی گیانی خەڵکی ستەم لێکراوی ئێران کەواتە گەمارۆ ئامرازی گۆڕانکاری نییە، چەکێکە دژی خەڵکی ژێردەست. گەمارۆکانی ئەمریکا بە وتەی خۆیان بە جۆرێک دیزاینکراوە کە حکوومەتی ئیسلامی کۆنتترۆل بکات کە مزاحمی بەرژۆندەکانی ئەوان لە ناوچەکە نەبێت، بەڵام ئەم ڕژیمە دژی خەڵکیەی هارتر کرد کە ئەلبەت کێشەی ئەمریکا و باقی زلێزەکانی تر نییە. لە ڕاستیدا ئەنجامی گەمارۆکان بۆتە مردنی لەسەرخۆی خەڵکی ژێرستەم، منداڵان، کرێکاران و توێژە بێدەرامەدەکانی تری کۆمەڵگا. دانوستانی ژوورە داخراوەکان لە ڕاستیدا و توێژە لەسەر گیان و ژیانی ملیۆنها مرۆڤی بێبەش، بەڵام بەبێ ئامادەبوون و ئاگاداری ئەوان یاریکردنە بە ژیان و گوزەرانی خەڵک. دەرمان نایە بووە ئامرازەکانی پزیشکی کەمیاب بوو، ڕیزی ئەنسۆلین درێژتر لە ڕیزی گۆشت و نان و خۆراک بووە. نرخی گۆشتی مەڕ لە زستانی 1403 گەیشتە 9 ملیۆن تمەن. ڕێژەی فەقر و بۆ سەروی 65% هەڵکشاوە. داهاتی کرێکار ئەویش دوای مانگها دواکەوتن گەیشتە نزمترین ناسی خۆی لە 2 دەهەی ڕابردوودا بە بەراورد لەگەڵ هەڵاوسانی هەوسار پچراو لە ئێران. گەمارۆ حکوومەتی ئیسلامی بەرەو دوان ناباتەوە، یعنی مەبەستەوەیە کە گەمارۆکان ناتوانێت حکوومەتی ئیسلامی بەرەو دوا بواتەوە، بەڵکو کۆمەلگا بەرەو داڕەمان ڕائکێشێ. کۆماری ئیسلامی بە ئەنقەز بە داسەپاندنی هەژاری بۆ خەڵکەی هێزی بربەرەکانێکردنیان نەمێنێ ئەم وەزعی پێشێنا. با بزانین ئەم جارە چی دەفرۆشێت. بێگومان دیسانەوە دەنگی ئێمە، ئازادی ئێمە، مافی ئێمە کە ئەیفرۆشێت. با پرسین ئەگەر ئەم دانوستانە بە ئەنجام بگات و ئەگەر داراییەکان ئازاد بکرێن پارەکان بۆ کوێ دەڕۆن؟ ئەگەر ڕێکەوتون واژەوە بکرێت چه ئەمتیازێک دەدرێت؟ ئایا کۆماری ئیسلامی کرانەوە بەڵێن دەدات چاکو بێدەنگ بکرێت؟ لە هەمان ڕۆژدا کە میدیاکان هەواڵی پێشکەوتنی دانوستانەکان بڵاو دەکەنەوە، خوێندکاری ئێرانی بۆ دەستگەیشتن بە سەرچاوە زانستیەکان لە 7 فیلتر تێدەپەڕێت. مامۆستا بە موچەیە کە تا کۆتایی مانگ ناگات پەنا بۆ کاری دوم دەبات. ئەم خەڵکە نەک بینەری ڕێکەوتن نین، بگرە تەنها قوربانی ئەوەن. ئەمە مانای ئەوە نییە کە خوازیاری ڕێکەوتن نەبین، بەڵکو ڕێکەوتن کاتێک دەتوانێت کرانەوە بێ بە دوای خۆیدا بۆشایی بێنێ کە خەڵکی ستەمدیت و بێدەنگ نەبن. ئەگەر لە ڕێکەوتندا جێگایان نەبوو بۆ سەلماندنی مافەکانیان، بەڵام لە ئەنجامدا دەبێ خۆیان بەشداری بکەن. بە پەرەپێدان بە ئێتراز و ناڕزایەتیەکان بە مانگرتن و ڕێپێوان بڵێن کە گەمارۆکان ژیانی ئێمەی چاڵ کردووە. ئێستا لە ئەگەری سوبوونی گەمارۆکان پێش هەموو کەسێک و دامەزراوێک حەقی ئێمەیە کە سروەت و سامانی بلوکەکرا و سەرفی ژیانمان بکرێت. بەڵام دیارە کۆماری ئیسلامی پلانی تری هەیە. مانیعە ئەم ڕژیمە بۆیە لەگەڵ شەیتانی گەورە ڕێک دەکەوێت و تا خۆی لە شەپۆلی ڕاپەڕینی جەماوەری ڕزگار بکات، کەوایە تا هەبێ ئاوی خۆش لە گەروی کەس بەڕاحەتی ناچێتە خوارەوە. ڕۆشنە بۆ ژیان بۆ ئازادی ئەم ڕژیمە دەبێت لەسەر ڕێگال لاچێ، بەڵام لا ناچێت تا ئێمە هێز نەبین. دەبێت بزانین تا بەهێزی خۆمان حەقی خۆمان وەرنەگرین بەڕاحەتی دیسانەوە ژێر پێدەخرین. دەبێت بزانین ڕێگای ڕزگار بوون لە خۆڕا تێپەر دەبێت، نەک لە ژوورە داخراوەکاندا. بڵێ لە ئیدامەی نووسراوەکەی کاگ ڕەسوول نووسیوێتی هیچ ڕژیمێک بە دانوستان چاکسازی لە ژیانی خەڵکدا نەکردووە، هیچ دیکتاتۆرێکیش بە دیپلۆماسی نەڕووخاوە. ئەوەی کە مێژووی گۆڕیوە تەنها یەکشت بووە، فشار لە خوارەوە، هۆشیاری کۆمەڵایەتی و ڕێخستنی سەر بەخۆ. ئەمڕۆ کاتی ئەوەیە کە ئەم بنەما سادەیە دووبارە بینینەوەیات. مافداوا ناکرێت بەڵکو وەردەگیرێتەوە، هێز لەسەرەوە نایەت بەڵکو لە خوارەوە دروست دەبێت. شەفافیت حاصڵی نیەتی باش نییە، ئەنجامی بەرگری ئاگاهانەیە. دەبێت بزانین لە پشت دەرگای داخراوەوە مێژوو دووبارە نانووسرێتەوە، دووبارە دەبێتەوە. ئەگەر خەڵکی ژێرستەم ئەم جارەش بێدەنگ بن، هەمان مێژوو دووبارە دەبێتەوە. هەمان ڕێککەوتنە بەبێ بەرپرسیارەتیەکان، هەمان ئەو واژویانی کە تەنها مەکینەی سەرکوت خێراتر دەکەن نەکشیان. کەوابوو ئەگەر ئەوان لەسەرەوە و پارێزگاری لە قازانج و بەرژەوەندی خۆیان ڕێک دەکەون، با ئێمەش لە خوارەوە بۆ پارێزگاری لە قازانج و بەرژەوەندی خۆمان، یعنی دەستەبەرکردنی ژیانێکی ئینسانی ڕێککەوین کە مافی خۆمان بسەلمێنین. ئەگەر ڕێککەوتن و سوکردنی گەمارۆکان باشە، تەنیا لەم حاڵەتەدا باشە کە بتوانین کەڵکی لێوەربگرین بۆ بەهێزکردنی خۆمان. زۆر سپاسی کاگ ڕەسوول دەکەین بۆم نامەیە کە زۆر بەجێش بوو
و زۆر ناوەڕۆکیش بوو. سپاس لە کاک ڕسوڵ بچین ناوبڕێک بەڵێ ببینین فەرموو. داتر دێنەوە سەرنامەکانی تر. Yaran hey yaran gol ve bağıma eşeğe tarik çer çerağıma Hedu sediri hoşami ay mübarek edba yoşen hay Hedu sediri hoşami ay mübarek edba yoşen hay yoşen hay Yaran hey yaran şamar bağatir Rüzü şadiye bayar taşatir Yaran hey yaran şamar bağatir Rüzü şadiye bayar taşatir Bayar taşatir Dasaroro jabuit Dasaroro kaznit Dasaroro jabuit Dasaroro kaznit Moştamo ofkode soza Vaxtete poç boziya Oy vaxtete poç boziya Kurban ütmem şavaşlara Hizmetçik mal dübüs bira Harim şovman mavalira Harim şovman mavalira Yarzan yarzan Harvay düzana Şan yav halbar Keşbir kundana Şan yav halbar Keşbir kundana Keşbir kundana دێنە سەر نامەی کاک پەرویز کە زەحمەتی کێشاو لە سەقزەوە نردوێتی کاک پەرویز لەسەر هۆکارەکانی پێکنەهاتنی بەرەی چەپ لە کوردستان هەڵبەت پرسیاری لێکردوین و نووسیوێتی هاوڕێیان سڵاو و ساڵی تازەتان لێ پیرۆز بێت بە لە بەرچاوگرتنی هەلومەرجی سیاسی و گۆڕانکاریە خێراکان بەرەی چەپ لە کوردستان ئایا نابێ وە خۆکەوێ و بەرەیەکی چەپ بە پلاتفۆرمێکی ڕۆشن لە کوردستان پێک بێت دەزانین پێکاتنی ئاوە بەرێک لە هێزی چەپ دەتوانێت لەسەر بزوتنەوەی کوردستان و هەروەها هاوکاری لایەنە سیاسیەکانی کوردستان تەأسیر و کاریگەری بێ پرسیارم ئەوەیە بۆ هەوڵێک لەم بارەوە نابیندرێت ئێمە زۆر سپاسی کاک پەرویز دەکەین و لەلایەن خۆم و گوڵنازیشەوە ساڵی تازە لە بەڕێزیشتان پیرۆزبایی دەکەین کاک پەرویز ڕاستە هەوڵێکی بەرچاو نابیندرێت بەڵام ئەو بۆ مانانیە کە کاری بۆ نەکرابێت و هەوڵی بۆ نەدرابێت بە لە بەرچاوگرتنی هەلومەرجی ئێستای کۆمەلگای ئێران و کوردستان کە بنەڕەتی ترین تایبەتمەندیەکەی بریتیە لە پەرەسەندنی ناڕەزایەتیە بەربڵاوەکانی بێبەشان و خەڵکانی زۆر زوڵم لێکراو بە لە بەرچاوگرتنی ڕوونبوونەوەی ڕیزبەندیە سیاسیەکان و هەروەها سەرنجدان بە نزیک بوونەوەی کۆمەلگای ئێران لە ئاخێزێکی جەماوەری و شۆڕشیرانە ئاشکرایە کە شقڵپێدان بە جەمسەرێکی ڕێکخرا و بەهێزی چەپ و سۆسیالیست لە کوردستان لە هەموو کات زیاتر بۆتە پێویستێکی حاشا هەڵنەگەر کە بە بڕوای ئێمە بزوتنەوەی کوردستان بەهێزتر دەکات و هەروەها کاک پەرویزیش ئاماژەی پێدا دەتوانێت لەسەر هاوکاری و هاودەنگی لایەنە سیاسیەکان لە کوردستان کاریگەری ئەرێنی هەبێت هەمووی ئەمانە خەڵکی کوردستان دڵنیا دەکاتەوە کە
بە ئامادەگیەوە دەتوانن قۆناغە هەستیارەکان بە کەمترین زەرەر تێپەڕنین. هەروەک باسکرا ئەوەی ڕاستی بێ لەم بارەوە هەوڵدراوە، بەڵام سەرڕای هەوڵ و تەقالای زۆر بەداخەوە ئەم پێویستیە هێشتا نەیتوانیوە بێتدی. بەڵێ هەڵدان بۆ شکڵپێدان بە بەرەی چەپ لە کوردستان هەمیشە یەکێک لە ئەولەویەتەکانی کۆمەڵە بووە، بەڵام بەداخەوە هێشتا ئاکامێکی ڕۆشن و دیاریکراوی بەدواوە نەبووە. بابزانین بۆ وایە هۆکارەکانی دەتوانێت زۆر بێ و لەوانەیە هەر کام لە لایەنەکان لە بەرەی چەپ یەکێک لەم هۆکارانە بەرجەستە بکەنەوە، بەڵام بە بڕوای ئێمە کاریگەریترین هۆکار بۆ ئەوەی کە چەپ لە کوردستان نەیتوانیوە تا ئێستا لە بەرەیەکدا کۆبێتەوە کێشە لە ناوخۆی ماڵی چەپدایە، یانێ باشترە بڵێم کێشە خودی چەپە. کێشەکە زۆر بە کورتکراوی دەگەڕێتەوە بۆ فەرهەنگێکی سیاسی زاڵ لە نێو چەپدا کە ئەلبەت کوردستانی نییە، بگرە ئێرانیش نییە، دەگەڕێتەوە بۆ قەیرانێک کە چەپی ئەمڕۆ لە ئاستێکی جیهانیدا تووشی بووە. بابزانین باز لە کام فەرهەنگی سیاسی دەکەین. ئێستا کە باسی ئێران و کوردستانە باز لە فەرهەنگێک دەکەین کە بەهۆی سەرکوتی مێژووی چەپ هەمیشە بۆ دیفاع لە خۆی پەنای بردووەتە بنەما فکریەکانی و لەم ڕێگاوە ویستویەتی خۆی بپارێزێ. ئەلبەت تەنیا ئەمەش نییە، بەڵام ئەم هۆکارە زۆرتر بەرچاوە، هەر بۆیە وا فێر بووە کە زۆرتر هێزێکی ئیدۆلۆژی بێت تا هێزێکی سیاسی، زۆرتر لە ڕوانگەی ئایدۆلۆژیەوە دەڕوانێتە پێشهاتەکان و تەفسیر و تعبیر و خوێندنەوەی بۆ ڕووداوەکان زۆرترە. ئایدۆلۆژین تا سیاسی بۆیە کەمتر وەردەگیریە وە چاوی لێ بکەن. هێشتا هەر کام لەم هەزرانە کە لە بەرەی چەپدا پێناسە دەکرێن تەنیا خۆیان بە ڕێڕەوی ڕاستەقینەی ڕێبازی سۆسیالیزم دەزانن. دەڵێ کێبڕکێ دەکەن کە بزانین کامیان زۆرتر باوەڕمەندن بە ئامۆژگاریەکانی ڕێبەرانی بزوتنەوەی سۆسیالیستی. سۆسیالیزم بووەتە درۆژ، هەر کام دروشمی زۆرتر بداتەوە وا دیارە چەپترە. سۆسیالیزم وەکو بزوتنەوەیەکی بەرینی کۆمەڵایەتی بۆ گۆڕینی دۆخی ژیان کراوە بە مەکتەبێکی فکری، ئیتر نەکێشەکانی ناو کۆمەڵگا، بەڵکو کێبڕکەیەکی فکری و ئایدۆلۆژی مانای چەپبوونی پەیدا کردووە. کاریان بۆتە ئەوەی کە ناخالەسی ئایدۆلۆژیکیەکان لە ناوخۆ بدۆزنەوە پەربەرەکانەی لەگەڵ بکەن. یەک گوشە یەک ڕستە دەتوانێت بۆنی ناخالەسی لێبێت و بە دژایەتی لەگەڵ سۆسیالیزم و کۆمۆنیست تعبیر بکرێت. ئیتر سۆسیالیزم وەکو بزوتنەوەیەکی کۆمەڵایەتی بۆ ڕزگاری ئینسان دەچێتە پەراوێزەوە کە وایان بیرکردەوە ئەم جارە ساغ دەبنەوە کە هەموو ڕاستیەکان لای ئەوانە، گۆیا تەنیا بە شێوەی بیر و ڕێبازی ئەوانە کە سۆسیالیزم بەنجام دەکات، هەر بۆیە لەگەڵ بیر و شێوازێکی جیاواز لە خۆیان نایەنەوە و زوو دەکەونە بربەرەکانی. ئەویش بربەرەکانەیەکی ئایدۆلۆژیک و ناویشی دەنە ململانەی سیاسی. لە ڕاستیدا ئەم فەرهەنگە کە پێی وایە هەموو حەقیقەتەکان لایە ناتوانێت خۆی لەگەڵ فرە ڕێبازی بگونجێ و ڕووی خۆش بە پرسیار و ڕەخنە نیشان نادات. حەقیقەتەکانی خۆی یان هەمان ڕێبازی بەدیهاتنی سۆسیالیزم وەکو پیرۆزیەکی نەگۆڕ چاو لێ دەکات، هەر بۆیە لە گۆڕین نیگەرانە و بە نیشانی کشانەوە لە بنەما فکریەکانی دەزانێت. هەمیشە جۆرێک بربەرەکانەیە لەگەڵ نوێبوونەوە دەکات، لە یەک کەلامدا بە چاوی ئایدۆلۆژیەوە دەڕوانێتە سیاست. بڵێ جیا لەوانی کە تۆ باست کرد گوڵناس دەبێت ئەوە بڵین کە لە کاری هاوبەشیشدا هەر سێکتاریستە. وایە ئەمیر سێکتاریستە چون پێی وایە هەموو ڕاستیەکان لەلایەنی حەقیقەتەوە تەنیا لە بیر و بۆچوونی ئەودا دەبینرێ، هەر بۆیە زۆر سەرسەختی نیشان ئەدات بە بیری جیاواز لە سیاست. بڵێ با منیش ئەو بڵم هەڵبەت ئەمانە و لەوانەیە زۆر بابەتی ترکەوانی کە گوڵنازیش ئاماژی پێکرد هەمووی پێکهاتەی فکری و کولتوری کۆمەلگایەکە کە لەلایەن چینی باڵادەستەوە ڕەگ و ڕیشەی داکتەوە کە دەتوانێت لە شێوەکاری ئەم جریانانسدا ببینینەوە. کەوا بوو هاوکاری بۆ پێکهێنانی بەرەیە کە ئێستا جێگەی باسی ئێمەیان بەبێ ڕەخنەی ڕادیکاڵ لەم فەرهەنگە سیاسیە دەستکەوتی بەرچاوی نابێت. کارنامەی هەوڵ و تەقەلاکانی تا ئێستا بۆ پێکهێنانی بەرەی چەپ جیاواز لە نیەتی ئەمیان ئەو جریان گەواهی ئەم ڕاستیادن. بۆیە دەتوانین بڵین چەپ ئەگەر نەتوانێت ماڵی خۆی لەم فەرهەنگە پاکاتەوە ناتوانێت وەڵام بە پێویستی سەردەمی ئێستا یعنی پەیوەندی لەگەڵ بزوتنەوەی کۆمەڵایەتی بەرقەرار بکات و دیارە دواش دەکەوێت. لە دژی ئەم فەرهەنگە گیان سەختانە دەبێت دەست لە بیرۆکەی سروشتی ئەزەلی و ئەبەدی و نەگۆڕ هەرۆگە جۆری کە گوڵناسکتی هەڵبژیرێ کە گۆیا سۆسیالیزم چارە هەڵنەگرە. بەڵێ سۆسیالیزم ڕێگایە بۆ هاتنە دەر لە زلکاوی سەرمایەداری، بەڵام ئەو سۆسیالیزمە کە وەکو علمێک خۆی هەموو کاتێک نوێ دەکاتەوە، پرسیار دەکات
ڕەخنە دەگرێت زەعفەکانی بزوتنەوەکەی خۆی لە عەرز ئەدا تا هێزی لەوەرگێ نە ئەوەی کە بە خۆیدا هەڵبڵێ و لە خۆڕازی بێت و خۆی بە تاقانەی بزوتنەوەی سوسیالیستی بزانێت بەڵێ چەپ هەموو کاتێک لە ڕێگەی پێشکەشکردنی نمونەیەکی جیاواز وەک ئالتێرناتیڤی بارودۆخی ئێستا دەتوانێت پێ بنێتە گۆڕەپانی سیاسی. بەڵێ ئەمیرکەوا بوو بۆ وەڵام بە پرسیاری کاکپەرویزیش هەموو شتێک دەبێ ئاوڕێک لە ناوی ماڵی چەپ بدرێتەوە و بە ڕخنە و ماڵتەکاندنێکەوە لە فەرهەنگی کۆن هەنگاوی پێویست بۆ بنیاتانی ڕێبازێکی نوێ هەڵبگیردرێت تا کاتێک کە زیهنیەت کۆلتور و پەیوەندی ڕۆژانەکانی چەپ تێکەڵاوی فەرهەنگێک بێ کە لە نوێبوونەوەی نێگرانە تا کاتێک فێر نەبین کە سیاسی بێ و هەر گۆڕانکاریەک بە تەغیری فکر نەزانین کە گۆیا پشتی لە سوسیالیزم کردووە هەر هەوڵێک بۆ پەیوەندی لەگەڵ کۆمەڵگا و لەو ڕێگە و هەنگاوەوە بۆ بەهێزکردنی خۆی وەکو ئالتەرناتیڤێکی جەماوەری دەستکەوتی جدی نابێ. ئەلبەت بە هەمووی ئەمانەوە هەروەکو لە سەرەتادا باسمان کرد هەوڵدان بۆ پێکێنانی بەرەی چەپ یەکێک لە ئەولەویەتەکانی کۆمەڵەیە. بۆ دەڵێن ئەولەویەتە چون لامان وایە لە نێو خۆی ماڵی چەپدا بیرۆکەی وەلانانی ئەو فەرهەنگە گیان سەختە لە ئارادایە و ئەمە ئومیدوارمان دەکات کە هەوڵی زۆرتر بدەین. جگەلەوە بابەتێکی تر کە گرنگترە کە ئومیدواری زۆرتر دەکات ناوخۆی کۆمەڵگای ئێرانە کە هێزی چەپ یانێ هێزێک کە بیر لە ئازادی بەرابەری و بەختەوەری ئینسان دەکات تەنانەت ئەگەر هەڵسوڕاوانی خۆیان بە چەپ و سۆسیالیست ناسن بەهێزە. گوڵناز با منیژەوە زیاد بکەم ئێستا کە باسی کوردستانە چاو لە بزوتنەوەی ژنان مامۆستایان خوێندکاران ژینگە پارێزان بنەماڵەی دادخوازان بزوتنەوەی دژی ئێعدام و پشتگیری لە زیندانێنی سیاسی چالاکی هونەر و ئەدەبیات ئێعتراز بکەن بەراوردی بکەن لەگەڵ 10 ساڵی پێش ئێستا گۆڕانێکی بەرچاوی بەخۆیەوە بینیوە. هەمووی ئەمانە دژی تەبعیز و نابرابرین هەمووی ئەمانە دژی زوڵم و ستەمن هەمووی ئەمانە خوازیاری ئازادی و برابرین و هەمووی ئەمانە دژی دەسەڵاتی ئاینی دەی هەمووی ئەمانە دژی سیستمی داسەپاوی ئێستان یعنی دژی جریانی زاڵ لە کۆمەڵگان بەواتایەکی تر دژی جریانن هەروەک باس کرا تەنانەت ئەگەر خۆشیان وەک تاکێکی سوسیالیست پێناسەنەکەن لە بەرەی چەپی کۆمەڵگان هەر بەم مانایە یعنی بە مانای کۆمەڵایەتەکەی هیوا بەوەی کە چەپ لە کوردستان بەهێزە هاندەرە بۆ ئەوەی کۆمەڵە هەوڵ دەدات بۆ پێکێنانی بەرەیەکی چەپ لە کوردستان و هەنگاوی قایمتریش بنێت. سپاس بۆ کاکپەرویست بۆ نامەکەی و پرسیارەکەی هیوادارین کە وەڵام بەم پرسیارەشی بە گونجاو زانی بێت و کەڵکیشی لێ وەرگرت بچین ناوبڕێک ببینین دێنەوە خزمەتە. Zuri şorşine de şakene Baçake Lezire wala suram Surudi aşnabuna Vam ruba düşmün dakhini Ruba düşmün dakhini Min malay Zuri şorşine de şakene Zuri şorşine de şakene باچکه لجر وعلى صورم سرودي عشنبون وامرو بعدش من دخيني وبعدش من دخيني مرگی وشیارم رگی سختم لریا چکی دست دیری مشکم مجدی دوار روشی تیا مجدی دوار روشی تیا
مەرگەی وشارم ڕێگەی سەختم لە ڕێیە شەکی دەستگیری مشکم مژدەی دوا ڕۆژی پێیە منم مەڵا سووری شۆڕشی نێدا شاکێنێ من باچەکە لە ژێرەوە هاڵە سوورم سرودی یاش نەبوونەوەم ڕووبا دوژمن دەخوێنێ بەرزەلووت کە یامانجی خۆم و بیررومە باستم لە خەبات واز ناێنم تا نەبینم سەرباستی بەرزەلووت کە یامانجی خۆم و بیررومە باستم لە خەبات واز ناێنم تا نەبینم سەرباستی منم مەڵا سووری شۆڕشی نێدا شاکێنێ من باچەکە لە ژێنەوە هاڵە سوورم سرودی یاش نەبوونەوەم ڕووبا دوژمن دەخوێنێ نامەی کاک زاگرۆسمان لەبەردەستە. کاک زاگرۆس لە نامەکەیدا نووسیوێتی ڕژیمی کۆماری ئیسلامی لە سەردەمێکی دژواردا تێدەپەڕێت. هێزە نیابەتیەکانی کە بە خەرجی لانی کەم سەدان ملیارد دلار لە سامانی نەتەوەیی بۆ ئامانجی زیادکردنی گرژی لە ناوچەکە و وەهمی لە ناوبردنی ئیسرائیل پێکەوەندرابوون لە ناوچوون یان بە توندیش لاوازکراون. سیاسەتی ئەتۆمی ڕژیمیش کە تا ئێستا 100 ملیارد دلار لە سامانی نەتەوەیی ئەم وڵاتەی قوت داوە نەیتوانیوە بەرگریەکی پێویست لە بەرامبەر مەترسیەکی ئەگەری هێرشی سەربازی ئیسرائیل بۆ سەر ژێرخانەکانی وڵات دەستەبەر بکات. کاک زاگرۆس نووسێتی گەماڕۆکان لە پاڵ ناکارامەیی گەندەڵی بەرفراوان لە حکوومەت بارودۆخێکی ئابووری دژوار و نەگونجاوی نەتەنیا بۆ چینی کەم داهات بەڵکو بۆ چینی ناوەندیش خوڵقاندووە. سەرکوتکردنی کۆمەڵایەتی و سیاسی بەتایبەت دژی ژنان گەنجان و ئازادی خوازان کە دژی شێوازی ژیانی سەپێنراوی کۆماری ئیسلامین بەردەوامە لە بەرابەردا بزوتنەوەیەکی ئێعترازی جەماوەری سەرتاسەری ئێرانی داگرتووە. کۆماری ئیسلامی لە ناوخۆ شەڕێکی قورسی سیاسی ئابووری و کۆمەڵایەتی تش بە خەڵک دەست پێ کردووە. ئەم شەڕە لەلایەن خەڵکەوە کە بە شێوەی ناڕەزایەتی دەربڕین خۆپیشاندان و مانگرتن بەڕێوە دەچێتکە لە هەندێک حاڵەتدا سەرتاسەری وڵاتی گرتوێتەوە، بەڵام نەیتوانیوە سیستمی دەسەڵاتی کۆماری ئیسلامی بڕوخێنێت و سیستمێکی نوێ کە ئاوات و ئارەزوەکانیان مستەوەگەر بکات جێگیر بکات. بە بڕوای نووسەر هۆکاری سەرەکی بەردەوامی بارودۆخی ئێستا کەمی یان نەبوونی بەدیلێکی متمانە پێکرا و کاریگەرە کە زۆرینەی خەڵکی ناڕازی بە پرۆسەی گۆڕان و داهاتوێکی باشتر هیوادار بکات و قۆناغی گواستنەوە دەست پێ بکات. زاگرۆس لە درێژەی نامەکەیدا دەڵێ لە نێو بەدیلەکان دەتوانین 3 ڕاوتی کۆمەڵایەتی دەستنیشان بکەین. ڕاوتی بورژوایی و لیبراڵی کە چەند لەقی لێ دەبێتەوە، ڕاوتی مەسەبی کاویش بۆ خۆی چەند لەق و سەرنجام ڕاوتی چەپ و ئازادی خواز. ئەم 3 ڕاوتە کۆمەڵایەتی لە مێژووی ئێراندا لە ململانێدا بوون. ڕاوتی چەپ ئەگەرچی شانسی ئەوەی نەبووە کە لە دەسەڵات بێ، بەڵام هێزێکی بەرینی کۆمەڵایەتی بۆ کاریگەری زۆری لەسەر ڕاوتی ڕووداوەکان بووە. ئازادی، بەرابەری و عداڵەتی کۆمەڵایەتی کە ئێستا هەمووان کەم تا زۆر باسی دەکەن و تەنانەت ڕاوتەکانی تریش خۆیانی پێ هەڵدەواسن حاصڵی گوتاری چەپ بووە. ڕاستە ئەم ڕاوتە پایەی بەهێزی کۆمەڵایەتی هەیە. ڕاستە ئاوات وارەزوەکانی خەڵک کە بریتە لە ئازادی و بەرابەری و عداڵەتی کۆمەڵایەتی لەم ڕاوتەدا جێدەبێتەوە، بەڵام هێشتا بە تەواوەتی وەکو هێز ڕێکخراو نەبووە. هەرچەند هێزی ڕێکخراوی چەپ زۆرن، بەڵام بەداخەوە ئەم ڕێکخراوانە کە ڕاوتی چەپ جێدەگرن ئەگەر کۆمەڵە تا ڕادێکی جیاکەینەوە نەیتوانیوە لەگەڵ ئەم ڕاوتە بەرینە کۆمەڵایەتیانە خۆیان ڕێک بخەن.
تا ئەم ڕێکخستنێش بە ئەنجام نەگات هێزی چەپ لە ئاڵوگۆڕەکانی داهاتوو ئێراندا بەداخەوە کاریگەری نابێ. هەر بۆیە تا ئێستا دەسەڵات زۆرتر لە نێوان ڕەوتی ئاینی و لیبراڵی داهاتوو هاتوچووی کردووە. بڵێ کاک زاگرۆز لە درێژەدا دەڵێت ڕەوتی ئاینی دوای دەسەڵاتی کۆماری ئیسلامی هیچ شانسێکی بۆ داهاتووی ئێران نییە. لەقەکانی تری وەکو مجاهدین ئەگەرچی هەن و چالاکی دەکەن بەڵام ئەوانیش بەهۆی ئاینی بوونیان هەرچەند بە وشەی دموکراتیکیش خۆیان دەڕازێنەوە بەڵام ناتوانن متمانەی خەڵک بەدەست بێنن. دەتوانینەوە بڵێن کۆماری ئیسلامی لانیکەم ئەم قازانجەی بووە کە ڕەوتی ئاینی لە دەسەڵات پراوێز قستووە لە بەشێکی تری نامەکەشیدا. کاک زاگرۆز دەڵێت دەمێنێتەوە ڕەوتی لیبراڵ بورژوایی کە ئەو بەهۆی ڕێخستنەکانیان بەهۆی سابقەیان بەهۆی ئیمکاناتێک کە هەیەە و بەهۆی پاڵپشتی دەرەکی ئەگەرچی بەسەر لەقی جیاجیادا دابشکراون بەڵام لەوە دەچێت شانسی زۆرتریان هەبێ. کاک زاگرۆز دەڵێت دەنێو لەقەکانی ڕەوتی بورژوا لیبراڵەکان پێم باشە جارێ قسە لەسەر سەڵتەنەت خوازەکان بکەم کە هەراوهوریایان زۆرە بەڵام بێناوەڕۆکتر لە هەموو لەقەکانی ترن. کاک زاگرۆز دەڵێ ئەم گروپە مەشروط خوازان و پاشایەتی خوازان لە خۆ دەگرێت کە لە ڕابەرایەتی ڕەزا پەهلەوی پشتیوانی دەکەن. هەڵبەت لە نێوان مەشروط خوازان و سەڵتەنەت خوازانی حیزبی ئێرانی نوێ واتە فەرشگەردی پێشوو سامانە پاشایەتی لە بابەتی هەڵبژاردننی شێوەی حکوومەت لە ڕێگای سندوقی دەنگدانەوە جیاوازی دەبیندرێت. دەرهەر حاڵ لە یەک ڕەوت تیژدا ئەمانە جێدەگرن. بەگشتی دەبێت بوترێت سەڵتەنەت خوازان تەنها لەسەر دەستکەوتی ئابووری ئەم دوو پاشایەت جەخت دەکەنەوە و سەبارەت بە خنکاندنی ئازادیەکانی سەردەمی دیکتاتۆری ڕەزاشا و کوڕەکەی و سەرکوتکردنە بێبەزەییەکانی ساواک بێدەنگیان هەڵبژاردووە. حیزبی ئێرانی نوێ هەنگاوی زیاتری ناوە و باسی دەستکەوتی درەوشاوە لە بواری ئازادی بڵاوکردنەوەی محەممەد ڕەزاشای هێناوەتە ئاراوە. جیە لەوە جەختکردنەوەی دووبارەی سەڵتەنەت خوازان لەسەر تەمامیەتی ئەرزی ئێران وەکو بڵێ کەمایەتیانەتەوەییەکانی ئێران خوازیاری دابەشبوونی ئێرانن کام ڕەوتە بە وەزیفەی خۆی دەزانێت لە چەند پارچەبوونی ئێران ڕێگری دەکات. لە ڕاستیدا دروشمی تەمامیەتی ئەرزی ناوی ڕەمزی سیاسەتی سەرکوتکردنە تا هەر نەتەوەیەک و کەمایەتیەک داوای مافی خۆی کرد بە بیانووی پاراستنی یەک پارچەی ئێران بتوانن سەرکوتی بکەن. خاڵێکی تر کە دەبێ ئاماژەی پێ بکەین سەڵتەنەت خوازان چاویان لە یارمەتی دەوڵەتانی بیانی لەوانە ئەمریکای ترامپیست و ئیسرائیل بڕیوە و بە پاڵپشتی ئەوان خۆیان دڵخۆش کردووە. ڕەزا پەهلەوی نەک تەنها لە دەرفەتەکاندا لە قەوارەی ڕێبەری خۆ دەستنیشان کراو دەرکەوتووە لە دوای نمایشی بێناوەرۆک لە مونیخ لەگەڵ لایەنگرە جۆرەجۆرەکانی داوای لێکردن باوکی نەتەوەی ئێران ناوی ببەن. سەرترەوەیە کە لایەنگرانی باپیریشی ڕەزاشایان بە باوکی ئێرانی نوێ ناو دەبێت کە کاردانەوەی عشقی شاعری ناسراوی ئەو سەردەمەی بەدواوە دەهات کە بە زمانێکی تند دژی باوکی نەتەوەی ئێران قەسیدێکی هۆنیەوە بەدەستی عەوامڵی ڕەزاشا تێڕۆرکرا. بڵێ بەم جۆرە کاک زاگرۆز دەڵێ بە بڕوای من سەرڕای ئەوەی کە ئەم لەقە لە نێوڕەوتی لیبراڵ بورژواکاندا جموجۆڵی زۆرترە بەڵام شانسی ئەوەی نییە کە بتوانێت نەتەنیا متمانەی جەماوەری بەڵکو متمانەی دەوڵەتانی زلهێز بەدەستبێنە بەڵام جارێ وەک کارت بۆ گوشارخستنە سەر کۆماری ئیسلامی استفادەی لێ دەکەن. ڕەوتی بورژوا لیبراڵەکان لەقەکانی تری هەن بە تایبەت لە ناوخۆی ئێران کە خۆیان ئامادە کردووە یان ئامادە دەکەن بتوانن جلوێ ڕووداوەکان بەدەستەوە بگرن. ئەلبەت پرۆژەکانی ئەوانی ژواتە ئیسلاح تعامل اعتدال یان ئەم ئاخریانە وفاق بە ئاکامێک نەگەشتووە. بەم حاڵەوە هێز و ئیمکاناتیان هەیەوە دەبێ لە بەرچاو بگیردرێن. لە کۆتاییدا زاگرۆز نووسیوێتی شکستی ئەم پرۆژانە دەتوانێت دەرفەتێک بێ بۆ ڕەوتی چەپی شۆڕژگێر کە بە زمان و ئەدەبیاتی تر و بە خوێندنەوەی تر جیاوازی لەوەی کە تا ئێستا پەیڕەوی کردووە خۆی ئامادە بکات. بە تایبەت ئێستا کە ڕژیمی کۆماری ئیسلامی لە لاواسترین ئاستی خۆیدایە دەرفەتێک بۆ هێزی شەو و پێشکەوت و خوازەکان ڕەخساوە کا بە ڕەخنەگرتن لە ڕابردووی خۆیان و پێداچوونەوە بەرجێگە و شوێن تا ئێستایان و بەشداری و پشتیوانی لە ناڕزایەتیەکان هۆکار بن بۆ بنیاتنان و ڕێخستنی ناوەندەکانی دەسەڵاتی کرێکاری و جەماوەری لە خوارەوە و هەروەها بە پێکێنانی هاوپشتی لە نێوان خۆیان و بزوتنەوە جۆرەجۆرەکاندا زەمینەی گۆڕانکاریە بنەڕەتیەکان خۆش بکەن. پرسیاری بنچینەیی لە بەرامبەر هێزی چەپ و سۆسیالیستەکان ئەوەیە کە چۆن دەتوانن لەم دەرفەتە مێژوویە کەڵ وەربگن و ڕەوتی چەپ لە پەراوێزەوە بێنە ناو جەرگەی گۆڕانکاریە خەیرا کۆمەڵایەتیەکان.
کە ئەرکێکی جددی و پێویستە. دیارە لەم بارەوە چەپ بێ ئەزمون نییە. مێژووی هەڵسوڕانی کۆمەڵە لە کوردستان ئەزمموی بە نرخی هێزی چەپە کە سۆسیالیزمی لە هێندێ وشەی دوگمی ناو کتێبەکان هێنا سەر عەرز و لەگەڵ ژیان و خەباتی خەڵک لە کوردستان تێکەڵی کرد. جارێکی تر پێویستە هێزی چەپ سۆسیالیزم وەکو ئاسۆیەکی ڕوون لە ئاسمانەوە ببینێ سەر عەرز و تێکەڵاوی خەباتی ڕۆژانەی خەڵکی کرێکار و زەحمەتکێشی بکات. چون سۆسیالیزم هیچ نییە جگە لە ژیانی سەربەرزانە دوور لە تەبعیز و نابەرابەری، هیچ نییە جگە لە هەوڵدان بۆ ئازادی و بەرابەری. سپاس بۆ کاک زاگرۆس بۆ نامەکەی. بچین ناوبەر ببینین دێنەوە سەر نامەکانی تر. فەرموو. لەم بەشەدا نامەی کاگنەویدمان لەبەردەستە. کاگنەوید لە نووسراوەکەیدا دەڵێت دەستەواژەی خواردنەوەی جامی شەهر لە ئەدەبیاتی ئێرانیدا بڕیارێکی ناچاریەوە بەکاردەهێنرێت بۆ یەکلاییکردنەوەی بابەت و پرسێک یان خۆڕزگارکردن لە کێشەیە کە یەخەی گرت بێت. بەکارهێنانی ئەم چەمکەش لە بواری سیاسیدا دەگەڕێتەوە بۆ کۆتاییەکانی جەنگی ئێران و عێراق، کاتێک خومەینی لە بەیاننامەیەکدا بە ناچاری ڕەزامەندی خۆی لەسەر بڕیارنامەی 598 ئەنجومەنی ئاسایش لە 1988 دەردەبڕێت و بە خواردنەوەی جامی ژەهر ناوی دەبات وە کۆتایی بە جەنگی ئێران و عێراق دەهێنێت. ئەمە لە کاتێکدا بوو کە چەندین جار ڕایگەیاند بوو جەنگ تا پیرۆزی، جەنگ تا سەرکەوتن، بەڵام بەهۆی ئەو کێشانی کە ڕوبەڕووی ئێران بوویەوە وەک قوڵبوونەوەی کێشەی ئابووری، خاڵیبوونی خزینەی وڵات، کورتێنانی بووجە و دابەزینی نرخی درا و هیتر، بۆیە ڕێبەری باڵای ئەو کاتی ئێران ناچار بە خواردنی یەکەم جامی ژەهر کرا. ئەمیر کاگنەوید لە ئیدامەی نامەکەیدا دەڵێ لە ئێستایشدا ئێران لە دووڕیانێکی سەختی بڕیاردان هەیە. ئایا ئامادەیە بۆ جاری دوم جامێکی دیکەی ژەهر بخواتەوە و خۆی ڕزگار بکات؟ خامنەی ڕێبەری باڵای ئێستا ئەو کات سەرۆک کۆماری ئێران بوو. ڕازی بوو بڕیاری خواردنی جامی ژەهر. ئایا ڕازی دەبێت بە خواردنی جامی ژەهر؟ ئایا ئێستا کە خۆی ڕێبەرە دوم جامی ژەهر دەخواتەوە؟ دەتوانین بڵێن لە دوای ناردنی نامەکەی ترامپ بۆ ئێران بە گریمانیەکی بەهێزەوە وەڵامی بەڵەیە بۆ ئەو پرسیارە هەڵبژێرین. وەکو دەگوترێت نامەکە دوو بژاردەی بۆ ئێران دیاری کردوە، یان جەنگ یان لە ناوبردنی ویسکە ئەتۆمیەکانی و هەڵوەشاندنەوەی گروپە چەکدارەکانی پەیوەست بە کۆماری ئیسلامی لە ناوچەکە. ئەمەش دوو ئاراستە لە نێو دەسەڵاتی ئێراندا دروست کردووە. خودی خامنەی بەڕەواڵات لەگەڵ ئەنجامدانی دانوستان نییە لەگەڵ ئامریکا. لە وتاری نەورۆزیشدا ئەو نەیشاردەوە کە ڕازی بوون بۆ دانوستان لەگەڵ ئامریکا بە واتای سەپاندنی خاستەکانی ئامریکا دێت.
بۆیە جەختی لەسەرەوە دەکرەوە کە هەرگیز دانوستان لەگەڵ ئەمریکان ناگات. ئەگەریش دانوستان بکات ئەوە لەگەڵ حکوومەتی ئێستا نایکات. بڵێ کاگنیوسێتی بەڵام ئەمە ڕواڵەتی هەڵوێستی خامنەیە تەنیا بۆ ئەوەیە کە وەک شکست بۆی حساب نەکرێت سەرباری ئەو بۆ چوونە توندانش لە کاتی هەستیاریشدا ڕێگری لێ ناکات. خامنەی بۆ خۆی باوەڕێکی بۆ حاڵەتی سیاسەتی ناچاری و ڕزگاری داڕشتووە و ناوی نەرمشی قەهرەمانانەی لێناوە. ئەمەش لەسەر سێ بنەما و پایەی عزت، حکمت، مەسلحەت ڕاوەستاندووە. بۆیە لە کۆتاییەکەیدا دەگاتە ڕەچاوکردنی بەرژەوەندی وڵات لە نێو بژاردەکانی لە ناوچوون و مانەوەدا کە ناچار لە پێناومانەوەدا دەبێت خواردنەوەی جامە ژەهرەکە هەڵبژێرێت. پرسیارەکە ئەوەیە ئایا ئێران لە ئێستادا گەیشتۆتە بڕیاردانی کۆتایی بۆ پاراستنی بەرژەوەندیەکانی؟ بە سەرنجدان لە بارودۆخی گروپە چەکدارەکانی نزیک لە ئێران و بارودۆخی ناوخۆی ئێران کە لێکەوتەی گەمارۆکانە وەڵامی ئەم پرسیارش دەکرێت بەڵێ بێت. کێشەی گەورەی ئابووری لە گرانی دابەزینی نرخی درا و کورتێنانی بودجە بێکاری و هەژاری دروست کردووە. ئەمەش بۆتە هۆی دروستبوونی ناڕزایەتی بەرینی خەڵک بۆیە لە ئەگەری هێرشی سەربازی بۆ سەر ئێران ترسی تەقینەوەی سەرتاسەری ئەو ناڕزایەتیانە دەکرێت و ئەمەش تا لێواری لە ناوچوون مەترسی تەواو بۆ سەر پێگەی حکوومەت دروست دەکات. کاکنەوەی دەڵێ بۆیە دەکرێت بڵێن کا لە کۆتاییدا ئابووری هێمنەی خۆی بەسەر بڕیاری سیاسیدا دەسەپێنێت بەڵام بڕیارەکە چۆن گەڵاڵە دەکرێت. ئەمەش ناوەندەکانی ئێرانی دابەشی سەر سێ ئاراستە کردووە. لایەک پێی وایە کە نابێت جامی ژەهر بنوەشرێت و پێویستە ئێران تەسلیمی خاستەکانی ئەمریکا نەبێت. لایەکی دیکەیش پێی وایە کە دانوستان باشترین بژاردەیە و پێویستە جامە ژەهرەکە بنوەشرێت. لایەنی سێم پێی وایە کە دەبێت ئەم پرۆسە ببرێتە پەرلەمان و لەوێ بڕیاری لەسەر بدرێت. ئەمەش هەم ڕێبەر لەباری قورسی قسە و هەڵوێستی تا ئێستای دەردەکات و وا لە بەرپرسیارەتی لێکۆتەکانی بڕیارەکە ڕزگاری دەکات. هەمیش دانوستان لەگەڵ ئەمریکا ئەنجام دەدرێت و ڕێگە چارەی کۆتایی دەدۆزێتەوە. ئەلبەت ئەمانەش ترسی خۆیان لە داواکاریە بەردەوامەکانی ئەمریکا تا تەواو لاوازکردنی ئێران و ئامادەسازی بۆ لە ناوبردنی ناشارنەوە بەڵام هێشتایش لە بژاردەی جەنگ بە باشتری دەزانێت. بڵێ بۆیە ئێستا بژاردەکانی بەردەم کۆماری ئیسلامی سەخت و چارەنووسسازن و لێکەوتەی جیاوازیان لەسەر ئەو وڵاتە دەبێت. بەڵام بەگشتی کۆماری ئیسلامی لە بیری خۆڕزگارکردنێتی لە ڕووخان بۆ ئەمەش دەوێت لە ئاستی دەرمانێکی ئارام بەخشدا جامە ژەهرەکە بخواتەوە لەوانەیە بیر لەوە بکاتەوە کاتپەڕێ بکات تا ئەم خولە سەرۆکاتی ترامپ کۆتایی دێت دواتر سیاسەتی نوێ بەرامبەر حکوومەتی داهاتوو دابڕژێتەوە هەرچی بێ کۆماری ئیسلامی لە ژێرزەختی ناوخۆ و دەرەکی گیری خواردووە. ئەگەر بتوانێت لەگەڵ ئەمریکا بە خواردنی جامی ژەهرێکی تر کات بەدەستبێنێ لە ناوخۆ زۆر ئاستەمە بتوانێت ئەم کاتە بۆ خۆی بکرێت. شدلاری شوخ و شنگ والا برزەی گەنم ڕەم بەناز و بە شەرمەوە دێ و دەڕۆی چەلەم چەلەم ئەری هەر وەک باخچەی بەهاری پڕ لە گوڵی ڕەنگوارڕم شار بە شاری لە کوێستان خولیامە و هەر وەکو هەم نەمدی کەس وەک تۆ جوان بێ چاوباز و ئەبرۆ قەشەم نەمدی کەس وەک تۆ جوان بێ چاوباز و ئەبرۆ قەشەم دەشنێ باڵی نەمایەمی ڕەشێکی ئیلایەمی دەشنێ باڵی نەمایەمی چاو ڕەشێکی ئیلایەمی گوڵەوەینی نیاگا سەری کراس کوردی لابەری سەروێنی نیاگا سەری کراس کوردی لابەری
تۆ کچی کوردی لەکی سەوزەڵە و چاوباڵکی زەریف و سادە و ساکار هەر وەک نەمامی پەڵکی ئەی هەنیە و کڵمە و دەم و لێ و دڵی هەناری دەنکی جاهێڵی شێت کردووە ڕۆی نێشلێک شلکی نەوەی ژیری قەدەم خێر زۆر زانە و زۆر زیرەکی نەوەی ژیری قەدەم خێر هەم زانە و هەم زیرەکی دەشنێ باڵی نەمایەمی چاوڕەشێکی ئیلایەمی دەشنێ باڵی نەمایەمی چاوڕەشێکی ئیلایەمی گوڵەوەی نیاگا سەری کراس کوردی لابەری سەروێنی نیاگا سەری کراس کوردی لابەری شۆڕە بەم الکراسا جارجار لە کوڵمی دەخشێ و جارجار بەم الهەیاسا ئەی تیشکی چاویم پێکێ بژۆڵ تیری ئەڵماسا ئەبڕێ جەرگ و هەناوم لێم توندەکە هەناسا باڵای وەک توولی تەڕی جوانە لە تۆی کراسا باڵای وەک توولی تەڕی جوانە لە تۆی کراسا ئای دەشنێ باڵای نەمایەمی چاوڕەشێکی ئیلایەمی دەشنێ باڵی نەمایەمی چاوڕەشێکی ئیلایەمی گوڵەوەی نیاگا سەری کراس کوردی لابەری سەروێنی نیاگا سەری کراس کوردی لابەری ئەو نامەی کە ئێستا لە بەردەستمانە کاک مورات بۆی ناردوین کە بە نووسراوەکەی پێشتر کە کاگنەویت بۆی ناردوین مەربوطەوە بە جۆرێ قسەکانی کاگنەوی دیش پشتڕاست دەکاتەوە. کاک مورات نووسیوێتی دۆنالد ترامپ سەرۆک کۆماری ئەمریکا یەکشەمەی ڕابردوو لە ڕاشکاوترین هەڕەشەی خۆی دژی کۆماری ئیسلامی ڕوو لە عەلی خامنەی وتی یان ڕێکەوتن دەکەن یان بۆمباران دەکرێن. ئەم هۆشداریە چەندە جددیە جارە جێگەی باسی من نییە دەمەوێت تیش بخەمە سەر بابەتێکی تر. کاک مورات دەڵێت ترامپ لە چاوپێکەوتنێکدا لەگەڵ کاناڵی NBC جیا لە دووپاتکردنی ئەم هەڕەشەیە ئاماژەی کرد کە ئێران و ئەمریکا خەریکی گفتوگون. ئەمە نیشانێکی ئاشکرایەک لە گۆڕینی هەڵوێستی خامنەی کە پێشتر دانوستانی بەبێ عەقلی سیاسی و ناشرافەتمەندانە ناو دەبرد. بەڵام ئێستا لەژێر فشاردا ناچار بە قبولکردنی دانوستان بووە. بەڵێ کاک مورات نووسیوێتی 19 ڕێبەندانی 1403 خامنەیی دانوستان لەگەڵ ئامریکای بە بێعەقلی و ناشەرافەتمەندانە وەسف کردبوو. بەڵام ئێستا تەنها 50 ڕۆژ دواتر ناچار بووە بچێتە ناو دانوستان لەگەڵ ئامریکا بە ناو وتوێژە ناڕاستەوخۆکان. بەڵام لە ڕاستیدا ناڕاستەوخۆ دانوستانی قبول کرد یان جامی ژەهری سەرکێشە. 3 هەفتە پێش ترامپ لە ڕێگەی ئیماراتی عەرەبی یەکگرتووەوە نامێکی بۆ خامنەی نردوو داوای ڕێکەوتنی کرد لەسەر هەڵوەشاندنەوەی بەرنامەی ناوەکی ئێران. ئەو هۆشداریدا کە لە پێچەوانەی ئەمەدا بژاردەی سەربازی لەسەر مێز دەبێت. لە وەڵامدا کۆماری ئیسلامی لە ڕێگەی عومانەوە وەڵامی نامەی ترامپی بۆ واشنگتن ناردەوە. هەرچەند هێشتا دەقی تەواوی وەڵامی ئێران بڵاو نەکراوەتەوە، مەسعود پزیشکیان یەکشەممە ڕایگەیاند کە تاران دانوستانی ڕاستەوخۆی قبول نەکردووە، بەڵام بۆ گفتوگۆی ناڕاستەوخۆ ئامادەی هەیە. زۆر سەیرە گۆیا بەهێنانی ناڕاستەوخۆ دەتوانن لە ناوەڕۆکی بابەتەکە کەمکەنەوە. هەرچی بێ ڕاستەوخۆ بێ یان ناڕاستەوخۆ کۆماری ئیسلامی و لەسەرەوەی هەمویان عەلی خامنەی جامی ژاری سەرکێشاوە. لە بیری نەکەین بەهێزترین زەختێک کە کۆماری ئیسلامی ناچار بە خواردنی جامی ژەهری کرد زەختی ناوخۆ و ترسی تەقینەوەی ناڕزایەتیەکانە کە بەنیازن بە دانوستان ئەم زەختە کەمکەنەوە. ئایا دەتوانن یانە؟ بەسراوەتەوە بەوەی کە خەڵکی وەی گیان هاتووی ئێران چی دەکەن. ڕاستە کە هەڵوەشانەوەی گەمارۆکان و دووربوونەوە لە شەڕ بە قازانج دەزانن، بەڵام پرسیاری سەرەکی ئەمەیە کە ئایا هێزی ئەوەیان هەیە لەم دەرفەتە کەڵ وەرگن کە مافە سەرەتاییەکانی خۆیان بسەلمێنن؟ بەڵێ زۆر سپاسی کاک مورات دەکەین بۆ ئەم نووسراوەی و پرسیارە بەجێکەی.
گوڵناز لە وتارەکانی نوێژی جێژنی فتردا ئاگاداری عەلی خامنەئی ئەم ڕاستیەی نەشاردەوە لە حاڵێکدا ئەگەری هێرشی ئەمریکای بەکەمزانی بەڵام جارێکی تر نیگەرانی خۆی لە ئەگەری دەستپێکردنەوەی ناڕەزایەتەکانی دژی حکوومەت لە ئێران دەربڕیوە بە ئەدەبیاتی تایبەتی خۆی باسی لا ڕوودانی فیتنەیەکی نوێ کرد و جارێکی تر چەکی سەرکوتی ئەم جارە بە ناوی خەڵکەوە بەرز کردەوە ئەوەی کە عەلی خامنەئی ناڕەزایەتیە خەڵکیەکان بە فیتنە ناو دەبات و ناڕازیان بە فیتنەگەر بزانێت بابەتێکی تازە نییە ئەو هەمیشە وەها ڕێبازێکی هەبووە و هەرگیز ئامادە نەبووە قبولی بکات کە خەڵکی ئێران بەرامبەر بە بارودۆخی ئێستای وڵات کە ئەنجامی ڕاستەوخۆی سیاسەتەکانی ئەوە لە پێگەی ڕێبەریدا ناڕەزایەتیان هەیە خامنەی هیچ کات ئەم ناڕەزایەتیانی بە فەرمی نەناسیەوە هەمیشە ئەوانی بە ئاژاوەگێڕ لە قەڵەمداوە تاکو و سەرکوتکردنیان پاساو بکات خامنەی خەڵکی ناڕازی کە لە دەیان شاری ئێران لە ناڕەزایەتیەکانی 96 98 و تایبەتەن 1400 هاتنە سەر شەقام سەر بە بێگانەکان دەزانێت تاکو و سەرکوتکردنی دڕندانیان پاساو بکات ئەمە لە حاڵێکدایە کە تەنانەت زۆرێک لە بەرپرسانی کۆماری ئیسلامی هۆشداریان داوە کە خەڵک جارێکی تر دێنە سەر شەقامەکان کە ئەنجامی سیاسەتەکانی خودی ڕژیمە لەم بارودۆخە بەڵێ ئەمیر ڕاستیەکە ئەوەیە کە کۆماری ئیسلامی بە سیاسەتە هەڵەکانی ناوخۆیی و دەرەکی ئێرانی گەیاندوێتە دۆخێکی زۆر قەیراناوی ناڕەزایەتی گشتی و تووڕێی خەڵک لە سیاسەتەکانی دەسەڵات شتێکی حاشە هەڵنەگر نییە بەرپرسیارەتی ئەم قەیرانە ڕاستەوخۆ لە ئەستۆی عەلی خامنەی و ڕژیمی ژێر ڕێبەرایەتی ئەودایە لە کۆتاییدا ئەوە بێژم ناڕەزایەتی خەڵکیەکان بەهۆی قەیرانەکانی ئابووری گەندەڵی و سیاسەتەکانی سەرکوتگەراندا نادیدە ناگیرێت و درەنگیان زۆر دووبارە گڕدەگرنەوە بێگومان کۆماری ئیسلامی لە ئێستاوە خۆی بۆ سەرکوتکردنی تازە ئامادە کردووە بەڵام پرسیاری سەرەکی ئەوەیە لە بارودۆخێکدا کە خەڵک ناڕازین و تەنانەت بەرپرسانی حکوومەتیش ئەم نەڕازایەتیانەیان واتە پشتڕاست دەکەنەوە ئایا خامنەی و ڕژیمی گەندەڵی ئەو بە ناوی خەڵکی ناڕازی بە فیتنەگەر و بەکارهێنانی ئامرازی سەرکوت دەتوانن لەم مەترسیە ڕزگار بێت بابەتێکە خامنەی نەیتوانی وەڵامی بداتەوە مەگەر بە بەکارهێنانی مەکینەی سەرکوت کەویش بە هێزی جەماوەری لە کار دەکەوێت مێژووی هەموو دیکتاتۆرەکان وا دەڵێ ڕاستە ئەوان ڕەواڵەتی جیاوازیان هەیە بەڵام سەرنجام یەک چارەنووس چاوەڕیان دەکات بەڵێ سپاسی کاک مرادیش دەکەین بۆ نامەکەی و هیواداری کە وەڵامەکەی بەدڵ بێت و ئەویش کەڵکی پێویستی لێوەرگر بێت چی ناوبڕێک ببینین دوا بابەتمان پێما بێت لەسەر کەمپەینی سێشەمەکانی نەبایەتە بەڵێ چی ناوبڕێک بینین دێنەوە خزمەتە وهارن سوزن آون سرکاون شنی بای شمال هاجی وفراون پیدلی من یام درون ملالان سایه بستوان خمی گورالان سایه بستوان خمی گورالان ساخین بادن نسیمن بادن بلبل جدوری گلان آزادن بلبل جدوری گلان آزادن سوزن سوسن نوروز گلانن سوزن سوسن نوروز گلانن کمرن هر دن میلن کلانن آخ جشنی وش روح افزای کاوان آخ جهاری تاف صافی سراوان آخ جهاری تاف صافی سراوان
هارن سيرن صوزي دياران من كود نديدش چون شو بداران نرگس ومسمس ميوكي نوكس گوشي چاكي دل ورندو جده گوشي چاكي دل ورندو جده چون دیوانه شد عزیز نسردا شتا و سرهار گرد و دشت و دردا شتا و سرهار گرد و دشت و دردا سوزم سوسن نوروز گلانه سوزم سوسن نوروز گلانه کمرن هر دم میلن کلانم آخ جشنه وش روح افزای کاوان آخ جهاری تاف صافی سراوان آخ جهاری تاف صافی سراوان بەپێی راپۆرتی سەرچاوەکانی زەمانە زیندانیانی کەمپینی سێشەممەکانی ناب بۆ ئێعدام لە سێشەممەی 5 خاکەلێوە واتە 25 مارس بۆ 61مین هەفتەی بەردەوامەگەر هەڵێنەکەین لە ناڕەزایەتی بەرامبەر بە جێبەجێکردنی سزای مەرگ لە زیندانەکانی ئێران و بەکارهێنانی ئەم سزایە لەلایەن حکوومەتی کۆماری ئیسلامیەوە بۆ سەرکوتکردنی کەمینەکان و دەنگە ناڕازی و نارەکان مانیان لە خواردن گرتووە. کەمپینی سێشەممەکانی نا بۆ ئێعدام بە بڵاوکردنەوەی بەیاننامەیەک لە یەکەم سێشەمبەی ساڵی 1404دا راپۆرتێکی تەکاندەری لە شەپۆلی ئێعدامەکان لە ساڵی 1403دا پێشکەش کردووە. بەپێی ئەم بەیاننامەیە لە ماوەی ساڵی ڕابردوودا زیاتر لە 1150 زیندانی مەحکوم بە ئێعدام لە زیندانەکانی سەرتاسەری ئێران هەڵواسران. لە نێو ئەم ئێعدامکراوانەدا 38 دانیان ژن بوون. هەروە 135 کەسیان لە هاوڵاتیانی بەلوچ و 104 کەسیان لە کورد بوون کە قوربانی ئەم خولەی مەرگە بوون لەم ژمارەیە و 5 زیندانی سیاسی و بیر و باوەڕ لە سێدارە دران و 8 کەسیشیان بە ئاشکرا و بە شێوازێکی سەدەکانی ناوەڕاست هەڵواسراون، شێوازێک کە هەمیشە لەگەڵ کاردانەوەی بەرفراوانی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ بەرەوڕوەتەوە. ئەمیر ئەم کەمپینە جەختی کردوەتەوە کە 85% لە ئێعدامەکان لە ساڵی 1403 لە سەردەمی سەرۆکایەتی کۆماری پزیشکیاندا ئەنجام درراوە. ئەم ئامارە نیشانی دەدات کە گۆڕینی باڵەکان لە پێکهاتەی دەسەڵاتی کۆماری ئیسلامیدا کاریگەری لەسەر کەمکردنەوەی لە ئێعدامدا نییە و سیاسەتی سەرکۆت بەردەوامە. بەم بۆنەوە کەمپینی سێشەممەکانی نەبۆیەدام ڕایگەاندووە کە لە 61مین هەفتەی هەڵمەتەکەیاندا سێشەممەی 5 خاکەلێوەی 1404 زیندانیان لە 38 زیندانی وڵاتدا دەست دەدەنە مانگرتنی لە خواردن. کەمپینەکە لە کۆتاییدا داوای لە هەموو ڕێکخراو و چالاکانی مافی مرۆڤ و مەدەنی کردووە کە لە ساڵی نوێدا بە جددیەتەوە کردەوەی کرداریەتی و دژی حکمی دژە مرۆیی لە سێدارەدان بجوڵێن و لە ڕێگای کۆتایی هێنان بە خۆلی مەرگدا هاوڕێیان بکەن. بڵێ هەر لەم پەیوەندیەدا راپۆرتێکمان لە هاوڕێ نەرگسەوە بەدەستگەیشتووەکان نووسیوێتی مای ساتۆ راپۆرتەری تایبەت بە مافی مرۆڤی نەتەوەیەگرتووەکان لە کاروباری ئێراندا یەکەم راپۆرتی خۆی لە سێشەممەی 28 ڕەشەمە لە ئەنجومەنی مافی مرۆڤی نەتەوەیەگرتووەکان پێشکەش کرد. مای ساتۆ لەم راپۆرتەدا لەسەر 4 تەوەری سەرەکی جەختی کردەوە. ئێعدامە بەرفراوانەکان، جیاکاری سیستماتیک دژی ژنان و کەمینەکان، نەبوونی شەفافیەت و سەرکوتکردنی نێرانی کۆماری ئیسلامی. ئەو لە راپۆرتەکەدا ڕایگەاند کە ئێران بە زیاتر لە 1000 ئێعدام لە ساڵی 2024دا بەرزترین ڕێژەی جێبەجێکردنی حکمی ئێعدامی لە جیهاندا هەیە بە بەراورد لەگەڵ ژمارەی دانیشتوانی و خێرایی ئەم ئێعدامانە بەردەوام لە زیادبوونیشدایە. بەوتەی ساتۆ نزیکەی 50% ئێعدامەکان پەیوەندیان بە تاوانەکانی مادە هۆشبەراوەکانەوە هەیەوە ئەوانی تر بە شێوەیەکی گشتی بریتین لە تۆمەتەکانی وەک کوشتن،
تاوانە ئەمنیەکان و سێکسیەکان تۆمەتگەلێک کە بە زەحمەت لەگەڵ پێناسەی جددیترین تاوانەکان لە ئیستانداردا نێودەوڵەتیەکاندا گونجاون. راپۆرتی ساتۆ هەروەها جەختی لەسەر جیاکاری دژی ژنان و کەمینەنێتەوەی واینیەکان کردوێتەوە. بەوتێ ئەم گروپانە ڕوبەڕووی دەستگیرکردنی دڵبەخوازی دادگاییکردنی نەعادڵانە و دەرکردنی حکمی لە سێدارەدان دەبنەوە. لە خاڵە گرنگەکانی تری ئەم راپۆرتەدا لە سێدارەدانی 30 ژن لە ساڵی ڕابردوو تۆمارکردنی 179 حاڵەتی ژن کوژی بووە. ساتۆ هەروەها ئاماژەی بە نەبوونی شەفافیەتی تەواو لە ئێران کردووە و تویەتی تەنها 10% لە ئێعدامەکان بە فەرمی ڕادەگەێنرێن. ئەو بە ڕەخنەگرتن لە سەرکوتکردنی کۆمەڵگای مەدەنی، هۆنەرمەندان و ڕۆژنامەنووسان داوای لە کۆماری ئیسلامی کردووە کە ڕێز لە ئازادی دەربڕین دامەزراندنی ڕێکخرا و کۆبوونەوەی ئاشتی خوازانە بگرێت و جەختی کردوەتەوە کە سەرکوتکردن و ئازادی خێزانی چالاکانی مافی مرۆڤ دەبێت دەست بەجێ ڕابگیرێت. ساتۆ هەروەها ئاماژەی بە نەبوونی شەفافیەتی تەواو لە ئێران کردووە و تویەتی تەنها 10% ئێعدامەکان بە فەرمی ڕادەگەێنرێن. ئەو بە ڕەخنەگرتن لە سەرکوتکردنی کۆمەڵگای مەدەنی، هۆنەرمەندان و ڕۆژنامەنووسان داوای لە کۆماری ئیسلامی کرد کە ڕێز لە ئازادی دەربڕین دامەزراندنی ڕێکخرا و کۆبوونەوەی ئاشتی خوازانە بگرێت و جەختی کرەوە کە سەرکوتکردن و ئازاردانی خێزانی چالاکانی مافی مرۆڤ دەبێت دەست بەجێ ڕابگیرێت. بەڵام ساتۆ و تویەتی سەرڕای سەرکوتکردنی تۆن خەڵکیێران هێشتا بەرگری بەرچاو لە خۆیان نیشان دەدەن و ئەمە نیشانەی هوشیاری زیاتر و بڕیاری ئەوانە بۆ بەرگریکردن لە مافەکانیان. قرا
زۆر بەداخەوە ئاگادار بووینەوە ڕۆژی سێشەممە 12 خاکەلێوەی 1404 هەتاوی کاک محەممەد میرزا ڕزایی باوکی هاوڕێی گیانبەختکردووی ناوڕێزەکانی کۆمەڵا مەحیەدین ڕزایی بەهۆی نەخۆشیەوە ماڵەوەی لە ژیان کرد. کاک محەممەد میرزا کەسایەتێکی ناسراوە و خۆشەویست و جێگەی متمانەی خەڵکی باوەڕێزی سەر بەرچەم شاری سنە بوو. کاک محەممەد تا دوا هەناسەی ژیانی لەسەر ڕێبازی ڕۆڵە گیانبەختکردوەکەی مایەوە و هیچ کات سەری بۆ ئەم ڕژیمە دانەنەواند و ئاواتی لە گۆڕنانی ئەم ڕژیمەی بوو. جێگەی ئاماژەیە کە تەرمی کاک محەممەد میرزا لە ئاوایی باوەڕێز لە ناو ئاپۆرایی جەماوەری خەڵکی سنە و دەوروبەری ئەسپەردەی خاکرا. ئێمەش بمبوونەوە لە تلڤیزیۆنی کۆمەڵەوە لەلایەن هەموو ڕێزەکانی کۆمەڵەوە ڕبەدوو سەرخۆشی خۆمان ئاراستەی بنەماڵەوە خزم و کەسوکاری و بەتایبەت خەڵکی ئاوایی باوەڕێز دەکەین و خۆمان بە شەریکی خەمیان دەزانین. یاد و ناوی کاک محەممەد میرزا ڕزایی ئەو باوکە خەباتکارە بۆ هەمیشە لە ناو دڵاندا زیندوو دەمێنێتەوە. بەدڵێکی پڕ لە خەم و پەژارەوە هەواڵی کۆچی دوایی پزیشکێکی مرۆڤ دۆست دڵسۆز و خەمخۆری هەژاران و لێقەوماوان کەسایەتێکی ناسرا و خۆشەویستی شاری سەقز و ناوچەکە دکتۆر فەرەیدون ساڵحیمان پێگەیشت. ئەم کۆچە ناوەختە خەسارەتێکی گەورەیە بۆ کۆمەلگای پزیشکی و بۆ هەموو ئەو کەسانەی کە بەهرەمەند بوون لە زانست لێهاتووی و دڵە گەورەکەی بەڕێزیان. دکتۆر فەرەیدون ساڵحی نمونەی پزیشکێکی بەویژدان و مرۆڤ دۆست بوو کە جگە لە پیشە پیرۆزەکەی وەک مرۆڤێکیش هەمیشە لە خەمی یارمەتیدانی خەڵکی کەم دەرامەد و دەستکوردا بوو. یاد و ناوی بە چاکە و خزمەتگوزاریەکانەوە بە دڵنیاییەوە هەمیشە بە زیندوی دەمێنێتەوە. دکتۆر فەرەیدون ساڵحی لە ساڵی 1330 هەتاوی لە شاری سەقزی خۆشەویست لەدایک بووە وە قۆناغەکانی خوێندنی سەرەتایی و ناوەندی هەر لەو شارەدا تەواو کردووە. لە ساڵی 1349 هەتاوی لە کۆلێژی پزیشکی زانکۆی تاران وەرگیراوە و خوێندنی پزیشکی گشتی لەوێ تەواو کردووە. بۆ بە جێگەگەیاندنی خزمەتی سەربازی وەک پزیشکی سپای تەندروستی گەڕاوەتەوە بۆ ناوچەکانی دەوروبەری سەقز و خزمەتی بە خەڵکی لادێکان کردووە. لە ساڵی 1357 تا 1358 هەتاوی وەک پزیشک لا نەخۆشخانەی سەقز کاری کردووە. لە کاتی ڕێپێوانە مێژوویەکەی خەڵکی سەقز بەرەو مەریوان دکتۆر فەرەیدون شان بەشانی دوو پزیشکی دیکە بە شێوەیەکی کارا و گیانفیدایانە بە درێژایی ڕێگاکە یارمەتی پزیشکی بە خەڵک گەیاندووە. زۆر بەداخەوە لە ساڵی 1359 هەتاوی لەلایەن دارگاکانی سادق خەڵخاڵیەوە بە تۆمەتی یارمەتیدان و چارەسەرکردنی و بریندارانەی کە لە ئەنجامی هێرشەکانی ڕژیم بۆ سەر کوردستان بریندار بوون دەستگیر کرا و بۆ ماوەیەکی زیندانی کرا و پاشان بۆ شاری بیرجەند دوورخرایەوە. دکتۆر فەرەیدون دوای گەڕانەوەی لە دوورخستنەوە دەستی کرد بە خوێندنی پسپۆری و لە ساڵانی 1367 تا 68 هەتاوی بڕوانامەی پسپۆری نەشتەرگەری گشتی واتە جەراحی عمومی لە زانکۆی شەید بەهشتی تاران وەرگرت. پاشان بۆ بەجێگەگەیاندنی پلانی خزمەت دوای پسپۆری واتە تەرح گەڕایەوە شاری سەقز و وەک پزیشکی نەشتەرگەر خزمەتی کرد. لە ساڵی 1370 هەتاوی لە بواری سەر و پسپۆری کە دەبێتە فەوقە تەخەسوس نەشتەرگەری جوانکاری چاکسازی و سوتاوی واتە جەراحی پلاستیکی و تەرمیمی و سوختگی لە زانکۆی زانستە پزیشکیەکانی ئێران وەرگیراوە. لە ساڵی 1372 هەتاویەوە وەک ئەندامی دەستەی زانستی وهەتا هەیئەتی علمی لە زانکۆی تەورێز دەست بەکار بوو و ڕۆڵێکی بەرچاوی هەبوو لە کاراکردنەوە و پەرەپێدانی بەشی سوتاوی لە نەخۆشخانەی سینای تەورێزدا تا کاتی خانەنشینبوونیشی هەر لەو بەشەدا بە لێهاتوویەوە دکتۆر فەرەیدون خزمەتی دەکرد. لە ماوەی کارکردنی لە شاری تەورێز دکتۆر فەرەیدون دەرگای هەمیشە کراوە بوو بۆ خەڵکی سەقز و شارەکانی دیکەی کوردستان کە ڕوویان تێدەکرد بۆ چارەسەر. بەڕێزیان بەو پەڕی تواناییەوە چ لە ڕووی پزیشکی و چ لە ڕووی داراییشەوە یارمەتی نەخۆشە هەژار و کەم دەرامەتەکانی دەدا و دەرگای مەتەب و نەخۆشخانەی بەڕوویاندا کراوە بوو. بەگشتی نزیکەی 48 ساڵ لە تەمەنی هەر بەخشتی خۆی تەرخان کرد بۆ خزمەتکردن لە بواری پزیشکیدا کە تێکەڵیەکی جوان بوو لە مرۆڤایەتی زانست و لێهاتووی. زۆر بەداخەوە لە ماوەی پێشەنجبانگی ڕابردوودا دکتۆر فەرەیدون تووشی نەخۆشیەکی کت و پڕ بوو و سەرنجام لە ڕێکەوتی سیویەکی مارسی 2025 واتە 12 خاکەلێوەی 1404 ماڵاوایی یەکجارێکی لێکردی.
کۆچی دوایی دکتۆر فەریدون ساڵحی ئەم پزیشکە بە توانا و مرۆڤ دۆستا کە لێنێکی گەورەیە نەک تەنها بۆ شاری سەقز بەڵکو بۆ تەواوی کۆمەڵگای پزیشکی کوردستان و ئێران. ئێمەش بم بۆنەوە لە تلوزنی کۆمەڵەوە لەلایەن خۆمان و هەموو ڕیزەکانی کۆمەڵەوە لێرەوە پرسە و سەرخۆشی قوڵی خۆمان ئاراستەی بنەماڵە بەڕێزەکەی خزم و کەسوکاری هاوڕێ و هاوپیشەکانی هەروەها سەرجەم خەڵکی خەمبار و بە ئەمەکی شاری سەقز وە بەتایبەت هاوڕێمان فەراست ساڵحی ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە دەکەین و خۆمان بە شەریکی خەمیان دەزانین. یادی ئازیزی بەرز و بەڕێز بێت. بەڵێ ئازیزان و خۆشەویستان بەم جۆرە گەشتینە کۆتایی بەرنامەی هەفتەیە ئێوە بینەران. سپاس بۆ هەموو وازانی کە زەحمەتیان کێشا و نامەیان بۆ ناردین. هیوادارین کە ئەم بەرنامەیەشتان بەدڵ و بێت و کەڵکی پێویستیشتان لێوەرگرپێت. دووبارە چاوەڕێی نامەی ئێوەی ئازیز و خۆشەویستی. بەڵێ ئازیزان زۆر سپاس بۆ ئەوەی کە تا کۆتایی بینەر و بیسەری ئەم بەرنامەیە بوون. هەر شاد بشین. ماڵەوە. ماڵەوە.